بەڵای زان لە بەشی دوهەمی بەرنامەکەمانە باس لە سنەتی قوربانیکردنەکەین بەڵام خێرخوازانی کورد پانخوازانی کورد لە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان بەتایبەت ئەوانەی دانیشتوی تاراوگەن کۆمەڵی کار و چالاکیەکەن بۆ وڵاتە فەقیر و هەژارنشینەکان بەتایبەت لە نێو کۆمەلگا مسلمانەکانە زیاتر قسە باس لەسەر ئەم بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا کەمال شارەزووری بانخواست کە باس لەو قوربانیکردنەکەین لە وڵاتی مالاوی لە ئەفریقا لەلایەن بانخوازانی کوردیان بانخوازێکی کوردەوە کراوە. مامۆستا کەمال سڵای خوات لێبێ و ژەژنی قوربانت پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و خۆشیدا بی و سپاس بۆ ئەم دەرفەتەی بێمەت بەخشی. السلام ورحمة الله وبركاته. مامۆستا عبازی عزیز يعني كناري بيامو مسلماناني كرد قربان لهرشني هم مسلماناني همو جهان دا جشن قربان دا هم لأكتان في روز بيدا وكانم دخواي دورة كل دوي شاك مولي دورة باز بالرزي كرد وأم بسر كردنويتان كرد براستي وخم خورانا ويدنجي كرد بقى بدرة ويبلاد بزان يموكو مسلمانان تشمان كردو وشي كراوة والله ما وصايا ما هاتونا تامجية بأملاته براستي بوي بشكل قربانياني كهمان بولا لا يخومان لأوروبا الرقب نادري بشفازي في شيء سبب رد يمش كمان خوش وصالاني في زور دمان ناس بو كردستان جارة وكو جاراني تر نبي خومان ميدانيا بون برن بولاتي في مسلماني هشار بوي كبتوانين أو قرباني كهما نبيجين كبراسي لە خەڵک زیاتر پێویستی بەوەیە کە جەژنەکە دڵخۆش بکرێ بەوەی کە قوربانیەکی لە پێشدا سەر ببڕێ و بەش لەو قوربانی کە بەڕاستی ئێمە وەکو خۆمان وەکومانی دەرەوەی وڵات و وەکو مسلمانانی کوردستان لەسەری ڕاهاتوین و دڵخۆشی پێی و لەبەردەستایە بەڵام لەم وڵاتەدا زۆر دەگمەنە خەڵک زۆر برسیە بەڕاستی ئینسان دێتە ئێرە و حالی مسلمانان ئەبینێ و حالی خەڵکی ئەبینێ گریانی بۆ و بارودۆخی. بڵێ مامۆستا کەمال ئەگەر ڕوونتر ینی بارودۆخی ئەو وڵاتانەوە ئەو گەل و هۆزانەی کە لەو ناوچانەیە ژین ڕوون بکەیتەوە وەک گرنگی گەیشتنی دەستی خێرخوازی مسلمانان بەو شوێنانە تا چەند بەرەبەرە بۆ نمونە جدیترە بێ وە کاراترە بێ وە گرنگە ئێمە مەسەرەن دەستی خێرخوازی بگەێنی ناوێ و ئەوان چۆن مامەڵەی لەگەڵاکەن ئەو تیر و هۆزوو گەلانە ینی وای مامۆستا عەباس وڵاتانی ئەفریقیا بەگشتی بەشێک لە وڵاتانیان نەبێت کە خاوەنی سەرچاوەی دارایی باشن لە نەوت و لە کانزا و ئەوانە زۆربەی زۆری وڵاتانی ئەفریقیا زۆر هەژارن بە تایبەتی ئەو وڵاتانەی ئەکەونە بەش وڵاتە و ناوەڕاستی ئەفریقاوە و ئەوەی کە بەڕاستی ئەمە هەستی پێمە هاتوونەتە ئێرە بینیومانە یعنی بڕوا ناکەم ئێمە خۆمان ئێستاکە بە تایبەتی ئەمنەوەی کە لە دوای هەفتاکانەوە لەدایک بووە واقعێکی وای بە چاوی خۆی بینی بێت یعنی شێوازێکی وها ژیانی بێدەسەڵاتی و هەژاری بینی بێت یعنی کاتێککە ئێمە سەردانی لادیەکان ئەەکەین بەڕاستی ئەوەی ئەیبینی لە لادیەکانە لە هیچ لادەیەکی کوردستانی خۆمانە پێم وایە بە هیچ شێوەیەک چەندە دوورە دەست بێ لەو ژیانە ناڕەحاتی و ناهەمواری و بێدەستەڵاتی و فەقیریان ناژی دڵنیام من بە دڵنیاییشەوە دەڵێم من خۆم لە گوندەوە هاتووم و خەڵکی گوندیش دەڵێم گەوڕی گوندێکی ئەو کوردستانە لە خانی لادیەکانی ئێرە خۆشترە تەسەور بکە گەوڕی گوندێکی ئەو کوردستانە لە خانوویە کە تێدا دەژین خەڵکی تێدا دەژی زۆر خۆشترە والله يعني ئەوەی کە لێرە ئیبینی يعني بەڕاستی دڵگرانیە ئێمە دوێنێ شەوگەشتینە ناوچەیەکی ترکە ئەم ناوچە زۆربەی زۆری سەرنیشتەکانی مسلمانە پێی ئەڵێن ناوچەی منکۆچی پایتەختی مسلمانانە لە مەلاوی يعني چاوەڕێ ئەەکەی ئەمامزانی قوربانی کراوە ئەچین دابەشێکین بەسەر ماڵەکانە قوربانیەکان ئامادە کرا بوو پێش ئەوەی ئێمە بین چونکە ئێمە سپاس بۆ خۆی گەورە قوربانیەکی یەکجار زۆرمان لەگەڵ خۆمان هێنابوو ئێمە شاوەڕێمان نەکرد ئەوەش بەڕاستی کە هاتین وامان دەزانی بە 200 سەر بزنەوە دەین بە 50 سەر مەڕەوە دەین بە 15 سەر وڵاخەوە دەین
بەڵام تەسەورەکەی تاکو ئێستاکە زیاتر لە 600 بزن سەر بڕاوە 150 مەرسەر بڕاوە زیاتر لە 7 مانگامان سەر بڕیوە بۆ بەردەوامیش تەلەفۆنات دێت ینی خەڵکی ئێمە بەڕاستی زۆر خێرخوازە کە هاتینە ئەم جێگەیە یعنی 570 بەش گۆشتمان دابەش کردووە بەشی 1 کیلۆ ینی گۆشت بووە وەڵی من گریان لێرە لە پێشای ئەو مامۆسانە پێم وتم خواتان گرێ ئەو خەڵکەتان کۆ کردوتەوە بۆ کیلۆیە گۆشت 2 ساعت لەسەر خۆڵە چاوەڕێ بکە هەتا کیلۆیە گۆشت وەربگرێ يعني ئەمە لەکوێ بووە لە نازانم ئێمە چونکە لە ئەوروپا ژیانین کێشەی ئەومان هەیە زۆربەی زۆری تووشی نەخۆشی داولملوو بووین چونکەوەنە گۆشت خوراوە تووشی کۆرسۆرمان زۆرە چونکە ئەوەندە گۆشتمان خواردووە ئەو مامۆستایی لەگەڵی هاتم سێجار سوێنی خواردوتی سوێن بەو خوایی کە بڕوات بێتە سوێن بەو ئەڵڵایی کە بڕوات بێتە هێزان هەیە لەم جێگەیەدا لە مانگی محەڕەمەوە هەتاوەکو ئێستاکە 1 کیلۆ گۆشتی نەخواردووە یعنی زۆر کارەساتە بەڕاستی بۆیە من داوا ئەەکەم لە خێرخوازان لە موسڵمانانی خۆمان هەتاوەکو پیان بکرێت سوپاس بۆ خوای گەورە وڵاتی ئێمە لەگەڵ ئێوە لێرە جیاوازی زۆر زۆرە وڵاتی ئێمە توانم بڵێم ئێستاکە ئەگەر بەراوردی بکەن لەگەڵ ئێرە ئێمە لە ئاستی وڵاتە دەوڵەمەندەکانی وڵاتی مالاوی هەشتەمینە لەسەر لیستی وڵاتە فەقیرەکانی جیهان بەڵکو وڵاتی تر هەیە لێرە زۆر هەژاترە لە وڵاتانی ئەفریقیا کە بەڕاستی ئەگەر بتوانرێت مەدانیە نەوەک پارە بنێرن من لەگەڵ ئەوەنی هیچ کەسێک خوازێک لە خۆی و پارە بنێرێ بۆ ئێرە پێم خۆشە هەر کەسێک هەر گروپێک هەر خێرخوازێک هەر دەستگایەکی خێرخوازی دەبێتە ئێرە مەدانیان خۆی بێت بانیە تۆزێ زەمیری خۆی مرتاح بکات تۆزێ چاوی بەو واقعە نەهەمواریە بکرێت با تۆزێک بە خێزانەکانی خۆمان بڵێ بە کۆمەلگای خۆمان بڵێ شوێ بژێر بن ئەزانی لێرە ئاردی سپین نییە ناتوانێت بیت ئاردێک کە ئەخورێ بریتە لە ئاردی زەڕات ئاردی زەڕات یعنی ئەمە لە پێش ژەژنا ئەلحەمدوللا دوو هەڵمەتمان کرد 2000 خێزانمان بەسەر کردوتەوە هەر ماڵی 5 کیلۆ ئاردی زەڕاتمان ناوەتێ یعنی 2 ساعت لەبەر خۆرا ڕائەوەستێ 5 کیلۆ ئاردی زەڕات وەربگرێ کەنانی لێ دروست ناکرێت ئەو ئاردەنانی لێ دروست ناکرێت دەکوڵێن رێت وەکو نییە یعنی ئەشێرێت و ئاوە بەنانێکەوە ئەخورێت بە سەوزەیەکە و بە شتێکەوە بخورێت ئەوە ژەمی نان خواردنی ئەو کەسانەیە کە لەم وڵاتە ئەژین وە دڵخۆشیشن کە ئەوان وەرگرتووە یعنی باوەڕ بکە کە ئەوان وەرگرت کە هەر بەرەو لادێکە ڕۆشتین یعنی بە گۆرانی و بە چەپڵەوە پێشوازیان لێکردین کە ڕۆشتین بە دوعاکردنەوە یعنی سوپاسیان کردین کە ئێمە بەجلی کوردیەوە ڕۆشتین و پێمانوتن موسڵمانی کوردین و لە وڵاتێکەوە هاتوین کە دڵمان بە ئێوە ئەسووتی وەکو موسڵمانان هاتوین یارمەتیتان بدەین یعنی بەڕاستی ئەوەندە دڵخۆش بوون تەسەور ناکەین بەڕاستی حکومە سەعبازە فەرمێ یعنی ئەمە وەڵامێکی زۆر جوان بوو بۆ ئەوانەیە ئەگەر ئەو پرسیارە هەر پێشەوە ئەو پرسیارە بکەن بڵێن بۆچی مالاوی بۆچی ئەفریقا بۆ نەیانەوە بۆ کوردستان یاخوا دەستان خۆش بێ مامۆستا کەمال ئەم بیرۆکەی گەشتکردنە بۆ وڵاتە هەژارەکان بە تایبەت ئەفریقیان بنمونە کێسێەوە لە مالاوین و بردننی ئەو ئاژەڵانە لەوێ هەیە بێ لە دەرەوە بیکردن و بیبن مسلمانێک گروپێکی خێرخوازی دوای قوربانیش بێوێ هەر خێرێک کاپچێتەوێ کۆمەڵێک کاری چالاکی ئەنجامدان ئەبێت چی بکات چۆن بکەن پارە بەری تێوێ لەوێ شت هەیە بکڕی یاخود دەبێت لە دەرەوەی سنوورەکانی مالاوی لەگەڵ خۆت ئاردە گۆشتە بیبیتە ناوە لەوێدا بەشیگەی والله مامۆستا خۆیم وڵاتە بەڕاستی وڵاتی هەژارە بەمانای کەلیمە بەمانای کەلیمە ینی هەموو پەیڕەوەکان لەبەرەوە ئەو خێرخوازانی کە ئەبێ خێر بکە هەوڵ بدەن ئینشاءالله پەیوەندی بە موسڵمانانی ئێرەوە بکەن بەڵام من هەموو خێرخوازێک ئاگادارەکەمەوە بە هیچ شێوەیەک متمانەی تەواوی بە هیچ کەسێک نەدەن بەوە نەخەڵەتێن کە کەسێک مامۆستایە کە بنکەیەکی خێرخوازی فێرکردنی قورئانی هەیە مزگەوتێکی هەیە کۆمەڵێکی ینی کۆمەڵە مزگەوتی لە بەردەستە ئەبێ خۆت مەدانیان لەگەڵی بڕۆی ئەگەر وتی تەکە ئەکرمە بێ خۆت بڕۆی لەگەڵی خۆتدا بەش نەهێڵ ینی ئەوەی کە وەکو ینی خۆراک لێرە هەیە بیک بەڵام پارەکە نییە خۆراک هەیە ینی کە بکرێت و بیبەی تەوزیعەکەی پێویست ناکە خۆراک لە دەرەوە بی لێرە حیوان وشت هەیە وڵا خوشت هەیە پێویست ناکە لە دەرەوە بیهێنی مشکلە ئەوەیە وڵاتی مالاوی بە تایبەتی
يعني مرفەیەکی نییە بۆ سەربەحاتە جێگەیەک نییە کە پەیوەستە ڕاستەخۆ لەگەڵ بەحر ئەبێ لە وڵاتی تەنزانیاوە و ئەم بیرۆکەی هاتنش مەخوای گەورە خێری حاجی سالار بنووسێ کە ڕێکخراوێکی هەیە بە ناوی ڕێکخراوی سەلامەوە لە ئەڵمانیا کە جاری پێش چەند مانگێک سەردانی ئێرەیان کرد کە باسی واقعەکەیان کرد پێمان خۆش بووم جارە پێکەوە بەواقعی بینە ئێرە و سەردانی ئەم وڵاتە بکەین کە بتوانین زیاتر خۆمان لە نزیکەوە ببینین. سپاس بەخوای گەورە دەستی خێرخوازی کورد گەشتۆتە ئێرە و نەک هەر بۆ ئێرەشدانی ئەمە ئەم ڕێکخراوە لە کوردستان بە سەدان هەتیوی بێنازی لە ئاستی خۆی گرتووە لە ساڵانی ڕابردووە بەدەیان خانی دروست کردووە بە ینی سپاس بۆخوای گەورە بەدەیان خەڵکی نەخۆش یارمەتی درا و عملیاتی بۆ کراوە حتا لەگەڵ دەستگا خێرخوازەکانی ئەڵمانیادا دکتۆرمان هێناوەی سەردانی کوردستان کە سەردانی خستەخانەکان بکات ئەو جیازانەی کە لەوانەیە کۆن بوو بێ کە کاریان پێ نەبێوەکو خێرخوازی بێنێرنەوە بە کوردستان بەڵام بەداخەوە کاتێک هاتە سەردانی کوردستانیان کردوتیانە وڵاتە فەقیر نییە ئەو جیازانەی کە هاتووەتەوە کاری پێ نەکراوە لەبەرەوە ئەو موسڵمانی کە دێتە ئێرە ئەوێ کار بکەن ئینشاءالله دەرفەت هەیە لەگەڵ کۆمەڵە کەسانێکی بانکخواز و خێرخوازی مسلمانی ئێرەدا کار بکە بەڵام ئاگادار بێت متمانەی تەواوی پێ نەکات چونکە بەڕاستی چونکە لێرە پارە نییە خەڵکەکە کاتێک کە پارە ئەبینێ لەوانەیە گۆڕانکاری بەسەرا بۆ ئەبێ خۆت لە سەد وردەکاریەکان بە دوایە بچی لەگەڵی دی کە تاوەکو کۆتایی دێ نەوەک تەسلیمی هیچ کەسێکی پێی ئەوە زۆر زۆر ئاگادار بن ئینشاءالله چونکە بۆی ئەو متمانەیە لەدەست نەدێەوە ئێمە ئەمانەیە بگات ئێمە بەڕاستی نەبێ بۆ خۆرا چارەسەری کێشەی هیمان پێ ناکرێت بەشمان پێ ناکرێت باس بەخوای گەورە تا ئێستاکە لە وڵاتەتا بەدەستی موسڵمانی کورد زیاتر لە پەنجابی لێ دراوە پەنجابی و ئێستا ئێمە 35 میلیشمان پێیە ئەمانەیە مەیدانیان بڕۆینە لادەکانەوە کە بیریان بۆ لێ یعنی تەسەور ئەکەن قوربان واللهی لادێکی پەنجاب ماڵی یەک بیری 2 کیلۆمەتر ئەبێ بڕۆن بۆ خۆی ئەو ئافرەتانە ئەو بهێنن بیخۆنەوە ئەو بهێنن بیخۆن گەورە پاداشتان باتەوە بەڕێز مامۆستا کەمال شارەزووری بانکواز کە کارێکی گەورە و مەزنیان ئەنجام داوە یان بەشێک بوون لە جامدانی کارێکی گەورە بۆ هەزاران و دانیشتوانی وڵاتانی ئەفریقا بە تایبەتی وڵاتی مالاوی و گەاندنی قوربانی بۆ هەزارانە خۆی گەورە پاداشتان باتەوە بەسەرم بابەتە زیاتر گفتوگۆ ئەکەین ئەم جاریان لەگەڵ بەڕێز کاک حاجی سالار مەحموود سەرۆکی کۆمەڵی خێرخوازی سەلام پەیوەندیمان دەبێ تا کاک حاجی سالار گفتوگۆکەمان دەست پێکەین پێکەوە هەندێک دەردەشێ و بابەتەکەین کاکەشوانە ینی من کە مامۆستا کەمال باسی کرد زۆر ئەوە مرۆڤ تووشی تەواو حاڵەتێکە بێ یعنی قەدری نیعمەت ینی مامۆستا کەمال شارەزووری قسێکی زۆر جوانی گوتی تا مەیدانی نەیت ئێرە کە کەسێک بۆ 1 کیلۆ گۆشت کە لە مانگی محەڕەمەوە نەی خواردووە سەعاتێکە بێ لەبەر خۆرا بوەسێ لەو گەرمای فریقایان بە چەند کیلۆمەترێکەچن بۆ هێنانی ئاوی شیرین بۆ خواردنەوە یان لە دیمەنەکان ئەیبینی چەند بە دڵخۆشیەوە بۆ قوربانیەک بەڕاستی مرۆڤ بینە بێت ینی زۆر با بڵێن نمونەی بارودۆخی ژیانی ئەوانە بێت تۆ هەر لەوێ وەریگرا بێت چەند کێشەی تری هەبێت ژیانی ئەو شوێنە چەند معاناتی دیکەیان هەبێت پێما بێ بەڕێز کاک حاجی سالار مەحموود سەرۆکی کۆمەڵی خێرخوازی سەلام لە ئەڵمانیا لەگەڵمان ئامادەیە کاک حاجی سالار سڵاوی خۆی گەورەتان لێبێ جەژنتان پیرۆز ئەوە بە گەرمی بەخێرهاتنتان دەکەین بۆ پەیامی ڕۆژ بەخێر بێن خوا لە جەناتان لە سەرجەم ئەندامانی کەناڵی پەیام زۆر سوپاسان دەکەم بۆ کافێکەکە پێشبینی ئەوەش پیرۆز بێ السلام علیکم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله. کاک حاجی سالار ئەگەر بە ئێمە و بینەرانیش بڵێن کە سروشتی کاری ئێوە چۆنە بە تایبەتی لەگەڵ ئەو هەژارانەی کە لە وڵاتانی ئەفریقی دەژین و میکانیزمی کارکردنی ئێوە لە کۆکردنەوەی خێر و داهاتوو لە بەخشین و گەیاندنی بۆ ئەو وڵاتانەوە لە بیرۆکەی گۆڕینی ئاراستەی کارکردنتان بەرە وڵاتانی ئەفریقا بە تایبەت مالاوی شتێکمان پێ بڵێن. سپاس.
ئێمە بنکە ڕئیسمان لە کوردستانە لە هەولێرە بەڵام لەگەڵ ئەوەشە سنووری کوردستان لە هەولێر کەرکووک سلێمانی دووهۆک لە خۆی گرتووە جگە لە هەندێش پێداویستی خەستەخانەش زۆر دەنێرمەوە دوو خەستەخانەکان هەولێر و سلێمانی بەتایبەت بۆ هەڵەبجێ گەلێک زۆرمان ناردووە بۆ خەستەخانێکی بۆ خەستەخانێکی وە بۆ خەستەخانەی زۆران بۆ خەستەخانەکانی هەولێریش و ئێستا کەش دەتوانین بەردەوام دەرمان و پێداویستی خەستەخانیان بۆ بنێرن بەڵام ئەو دەرمان و پێداویستانە کە دێتە بۆ خەستەخانەکان ماوەکانیان لە 6 مانگ ماوەتەوە زۆر جار تووشی کێشە و گرفت دەبین هەتاوە ڕقەی دروست دەکەن هەتە دەینێرینەوە لە سنوورەکان بۆمان داخل ناکرێت کێشش جگە لەوەش ئێمە کەفالەتی چەندین ماڵی بێباوکمان کردووە ئەو منداڵانەمە لە خۆ گرتەوە چەندین ساڵە و خەڵکمان هاشتۆ سەر کار و ئێستاش پێداویستی بۆ کەم ئەندامان دەنێرینەوە وەکو عارەبانی کارەبایی بی یاخود بەدەستی بی سەڵی خواردن تەوزیع دەکەین خانوو دروست دەکەن هەموو شتێک لە کوردستانی دەکەن بەردەوامین و لەگەڵەوەشە لە مالای ئەو دووەمی سەفەرمان دێم بۆ ئێرە سەفەری پێشتر سەر بە یاوەری مامۆستا حەسەن شەقڵاوە هاتمەوە سەفەرشم لە خزمەت مامۆستا کەمال جەلال شارەزووری هاتم و پرۆژەکانی مە بەس لە مالای نییە بەڵکو هەیتمان لە کامرۆ هەیتمان لە شار هەیتمان لە سۆمەڵ هەیتمان لە بەنین هەیتمان لە غانە هەیتمان لە تۆگۆ هەیتمان بەڵام بەڕاستی ئەو خەڵکی لێرکوانە دەیان بینی وەکو فەقیری کوردستان نییە ئی کوردستان وەکو چۆن بڵێ تۆزێ لە شتەکانی کەمە وەکو ئەمەلیاتەکان پێویستیەکان وەکو زیادە مەسروفی بەڵام ئەتووەرە ئێرانە حاجی یاڕەوی لەشتان ساغ بێ ئێمە بەشێک لە دیمەنەکانمان بینی بەڕاستی ماوەستا کەمالیش بۆی باس کردین کە بۆ چۆڕێگا و چەندێک مانوو دەبن بۆ کەمێک گۆشت زیاتر ئەگە لەو بابەتە هەر بۆمان باسکەن بەردەوام من فەرموو حاجیگەن ئێستا من هەندێک جاندامی ئافرەتەوە بۆ ئافرەتەکانی ئێرانە دیوەکم لە بەشار پیرەج نەکەوتە بێت دەست و پێ مامۆستا کەمال تووڕە بوو گوتی بۆ وەیلار گوتم خەڵکێکی زۆر هوجوم بەس لێچەی بۆگیری بۆ حیزابەکەی خۆی بکاتە دەچین بۆ شاری بۆ دیەک دەچین ئاوی دەچین بۆ ماڵێک شەو نیوە شەوی لە بەردەرگا ڕاوەستەوە بەس چاوەڕێەکە خوارد کیلۆک ئادی بدەیت کە مەمنوعتە پڕنۆژ دەبە بەس بۆ کیلۆ ئادێکی بدەیت یان خەڵکەکە زۆر بە ماسات دەژێت ڕۆڵی ڕێکخراوەکانی تر حاجی یانێ با بڵێن جیهان لە ڕووی جیهانە ئەو هەموو خێرخوازیە کرێ بۆچی ینی جیاوازیەکە کرێ لە نێوان ئەو وڵاتە وڵاتە هەژارانەیە مامۆستا عەباس با بڵێن موسڵمانن بەراورد بەوەی کە یان تەنسیق بکرێ لەگەڵ ئەو وڵاتە دەوڵەمەندانەی کە بەڕێژەیەکی زۆر قوربانیەکەن یان خێرخوازیەکەن چونکە وەک مامۆستا کەمالیش ئاماژەی پێکرد و بەڕێزیش ئاماژەت پێکرد ئەوان پێویستیەکانیان لە قۆناغی پێویستیە ضروریە واتە خواردن و جلوبەرگ و کۆمەڵە شتی خێرایە کە ئێمە لەرەنگە لێرە کە بەسا وڵاتێکی هەژارین و ڕەنگە زۆر پێویستمان بێ ئەو قۆناغەمان تێپەڕ کرد بێ بەڕێزم ئێمە لە شاری موسڵمانان پێدەم شاری زۆر گەورەی بەڵکو لادێش کوردستانی شوانیە و زادەی تیانیە هەزادە و قیری تێدانیە ئێگە ئەو خەڵکە هەمووی لەسەر ئەو ژیانە ناحەتێ دەباتە سەر مەکتەبێکی تێدانیە خەڵک دەرسی تیا بخوێنێتن مەکتەبەکان کە هەیە بەس ئەوان کە سەر بە چۆن بڵێ مەکتەبی لە دەوڵەتان دروست دەکرێتن دەبێت ئیلە ئیتر بخوێندرێتن لە وەڵکو ڕێژی موسڵمانی ئەو سیاسەتەش بەپا دەکرێتن سیاسەتی کەش بەپا دەکرێت بەرامبەر موسڵمانان ئەوە کێشەی هەرە گەورەی موسڵمانانە هەموو موسڵمانشی بەرپرسەر و دیارانە ڕۆژی داهاتوو بەڵکو ئەمەش ئامادەمە هەر موسڵمانێک ڕووی لە وڵاتی بکە وەکو مامۆستا کەمال ئاماژەی پێکرد کەسێک پارە نەنێری برێ و پارە دەنێرم بۆ شوێنێ بۆم بیکەم بەخێر ئیستیغلالی گەلێک زۆر تێدایە لەبەرەوە هەر هەمووی برسیە هەر هەموویان برسینە ئەگە خۆشی برسیبی بۆ خۆیان دەگیرێ نادێ بە خەڵکی بکە بەڵام ئەگە مەیدانیە کە بە خۆی هات شوێنەکە بەسەر دەکاتەوە تاکیدات لێ دەکاتن ئەوە باشترە هەر کەسە چش بێتن ئێمە ئامادەینە لە هەموو دەوڵەتە پێشوازی لێکەین لەگەڵی ویست لەگەڵی ئامادە دەکەین هەموو پرۆژەکانی بۆ ئامادە باشی دەکەین
بەس خۆی بێتن بیکاتن بەس چەند خێرخوازە گڕی لێرە بکەن من ئامادەمە هەموو هەنگاوەکانی بۆ سوکەم شوێنی بۆ دابی بکەم هاتو چۆبی جێگا بیتن هەموو شتەکانی بۆ بکەم بەڵام بێ یارمەتی خەڵک پێبداتن بەس ئەوە ئێمە کاتی کە بیرێک لێ دەبێ ئەو بیرە ئەوەندە لە وڵاتە دەبێ بیرەکە کابرا 300 حتا ئەوکو تەواو دەکاتن دەبێ وێنێ بیرەکەم بۆ بنێری تەواو دەبێ ئاو دەبێتن ئەو جەدەیکە متمان ئەو کاتەش 300 دەرەجە تا دەوری خۆی بۆ بگرێتەوە ئەو دەم بڕوای پێ بڵێ دەستان خۆش بێ کاک حاجی سەر بڵێ کەیز بدەیت ئێمە لە هەتیخوانە چین ئانە لێرە دەخەون و لێرەش دەرسی شەڕی پێ دەبن ئەو منداڵانی کە فڕێدا پێشی ئەوانکە ینی کاری ئەوانە ئەگە حەز دەکەی مامۆستا کەمال با پێتان پیشان دەکەم زانین دەرۆ باسێکە کە دوێنێ لێرە زیاتر لە 500 ئافرەت چاوەڕێمە دەکرد لەسەر ئەو خۆڵە دانیشتبوو ئێمە بێ بە سەعات چاوەڕێمە دەکەم بە شەو بە ڕۆژ بەس کرد دەچین بۆ شوێنێ ئەوان 5 ساعت 6 ساعت بۆ خۆرە گەرمەڕا دەوسی چاوەڕێمە دەکەم بۆ 5 کیلۆ ئارد یاخود 1 کیلۆ گۆشت وەڵڵاهی هیچ جاروە بووە نیو کیلۆ گۆشتم داوە کاک حاجی سەر باران بێ بە دووادارێ لە بەس بیت ئێستا حەز دەکەم دەرۆتان پێ پیشان دەهێن بۆ دەقەیەک بڵێ فەرمووی سلام علیکم عەلەیکە سەلام و ڕەحمەت قوربان جان ئێستا ئەم شوێنەی مەتین بۆ ئەوی ڕاستەوخۆ ببینن ئەمە شوێنێکی بێنازانە و مەرکەزێکە بۆ لەبەرکردنی قورئان هەڕێکە لێرە ئەیبینن ئەمە ژووری نووسنەکانە قوربان ئەمە ژووری نووسنەکانە باشە ئەبێ بە چ حاڵەتێک ئەو خەڵکە ئەو گەنجانە لێرە ئەژین ئەوەش سەقفی ئەو جێگەیە قوربان لەوەرە ئەمە جێگەیەکی بێنازان بێ لە کوردستانە چاوەڕێ بکەی کە بەم شێوەیە کرابێ کە منداڵی بێناز لە وڵاتە زۆر زۆرە بەڕاستی ئەبێ شوێنێکی گشتی بێ بۆ گونشینەکان کە قورئانی تێدا لە بەرەکەنیان چی ئەو شوێنە بە ئاماژت پێ کرد ئەمە مزگەوتێک کاڵانەی خۆی منداڵانە بێنازن ئەم شوێنە گرتوانەتە خۆیان جێگەیە يعني ڕێکخراوی دینیان بن و نیان کرد بە مەسیح تەنسیبیان نەکرد لێرە بەڕاستی وڵاتی نەسارا باڵا دەستن و سەرۆکی وڵاتە ڕۆژ بۆ ڕێژخانە لەم وڵاتە دەستاش بەڵام ئێستا ڕێژخانە لەم وڵات بۆ بە لە ساسی و مسلمانی منداڵی مسلمانیان بردووە لە گوندەکانەوە خۆیان گەورەیان کردووە خۆیان پێیان کردووە هەتاوەکو دوایی کردویانە بە کەسێکی نەسرانی ئێستا ئەم جێگەی کە ئێشتیان ئەمە ئەو شتەیە کە تەسەوور بکە کە تۆ ئێستاکە لەگەڵ هەر هیدای خۆمانە بەراوردی بکەی بۆ دێناس کرابێت ئەو جێگە نووسنەی کە پیشانمدان ئەمەش پۆلەکانە کە دروست کراوە بۆیان کە خوا خێریان بنووسی خێرخواز دروستی کردووە بەڵام ئەمە بەراورد بکەی بەڕاستی لەگەڵ کوردستانی خۆمانە لەگەڵ مزگەوتەکانی خۆمانە قەت تەسەوور ناکەین ئەمە ئەو منداڵانەیە کە لێرن سەیری ئەو جلوبەرگیانیان کە لە ڕۆژی جەژنە ئەوە جلوبەرگی ڕۆژ لەبەرەوە داواکارم لە خێرخوازان خێرخوازی بەڕاستی وڵاتی ئەمە خێرخوازی ئەمە میلەتی ئەمە دەستکراوەی خۆی گەورە پاداش لایەکیان باتەوە ئێمە بەڕاستی سوپاسی ئەو برایانە ئەکەین ئەو خۆشانە ئەکەین ئەو دۆستۆزانە ئەکەین سوپاسی کەناڵی پەیامیش بکەین ئەم بانگەوازە ئەگەیەنێ بە خەڵکی مسلمان خێریان ئەگات دەستکراوە بن خێریان ئەگا کاتی ئەوە نییە تەکلەیی و گازندە بکەیت چونکە یعنی بەڕاستی گوناهێکی زۆر زۆر گەورەیە خوای گەورە أفرمي أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام يعني أجر كتك نتواني خوي ببخش خلق إشهار نكاته ولويك ببخش يارمتي أو خلقانا با مسلماني إمي كرد الحمد لله ألم لكردستانا براورد بمولاتانا براسية فلا بهش أشين همو خزاني كي مسلمان ما انقاناش تقور أقريبي أما هيش كاسيك تاساوي لأنه وني أبو حكمتك حقيقة هي طالما
وەزی هەتاوەکو ئێرە بە سەدحال لەوێ دیارە ئەوە کاک حاجی سالاریش باسی کرد کە جادەی قیرۆوانە نییە مەسەن لێرە کارەبا هەیە وزە هەیە فێنکەرەوە چونکە ئەوێ گەرمە یان مەسەلەن حاڵەتی تەندروستی تێکچوونی باری تەندروستی ئەو مناڵانە بەدەر لە بابەتی پەروەردەی کە وە قوتابخانەکەیانە ینی کۆمەڵە گرفتی تر چکە من زۆر گوندێکی سادە و با بڵێن شتێکی زۆر ئەوە بینم لە دیمەنەکان ینی جلوبەرگی مناڵەکان زۆر سادەن شەقامەکانی هیچ ئەوە نییە ینی خزمەت گوزاری نییە هیچ جۆرێک لە تێلی کارە باوانێ ماوەستا عباس من پێوەی دیارە تقریبا ئەکرێک زیاتر بۆمان ڕوون کاتەوە یەکشتان پێ بڵێم واللهی هەر لە جادە دوور کەوتیتەوە تقریبا بە 2 کیلۆمەتر بە دەگمەن گوندێک ببینی کارەبای تیادا بە دەگمەن ئەگەر ماڵێک لە گوندەکە یان دەوڵەمەندێک هەبێ تاقەیەکی شەمسی بۆ خۆی دانابێت لەوانەیە ڕووناکی بدا ئەینە هیچ شتێکی تریتیان نییە خەڵک بە تاریکی دائنیشێ خۆزگە ئەوەتانێ با تەواخەکەتان پیشان بن بە ئەمە تەواخی ئێرەیە قوربان با خوشکان و برایانی ئەو کوردستانە ببینن بزان تەباخە چوارچاوەکانی ماڵەکان کە پێی ڕازینن ئەمەی کە ئەیبینی قوربان ئێستاکە ئەمە ئەیبینی ئەمە تەباخە چوارچاوەکەی ئێرەیە هەموو ماڵێک دانەیەک ئەگەر زۆر دەوڵەمەند بێ ئەتوانێت 2 دانەی هەبێت کە بە خەڵوز بتوانێت نانی لەسەر دروست بکە ئەوە ژیانی ئەو خەڵکەیە ینی بەو شێوەیە ئەژی بەو نەهامەتیە ئەژی بەو داماویە ئەژی ینی بەڕاستی زۆر کارەساتە زۆر ناڕەحەتیە ئینسان ناتوانێت بەڕاستی چارەسەری ئەم کێشەیە بکە بە هیچ شوێک چونکە هۆکارەکانی فەقیری لە وڵاتە زۆرە ئێمە پێمان چارەسەر ناکرێت بەڵام ئینسانی مسلمان دێت ئەڵێ ئەتوانم بەشێکم لەو خێرا هەبێ زەمیری خۆم مرتاح بکەم لە بەردەمی خوای گەورە تۆزێ دڵم خۆم خۆش بکەم بڵێم وەکو خوای گەورە ئەفەرمێ فلەقتحم العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة يعني گەدەیەکی برسی تێر بکەم تۆزێ مرتاح ببم ئەینا بەڕاستی ئەمانە چارەسەر ناکرێت بۆیە ئێمە هەوڵی ئەوە ئەدەین بەڕاستی لێرە کۆمەڵێک کاری درێژخایان بکەین ینی ئەم وڵاتە یەک قوتابخانەی تیان نییە کە لە ژێر دەستی ئیدارەی موسڵمانانە بێت چونکە لێرە کەنیسە بە سەدان قوتابخانەی هەیە نایڵ یەک ئافرەت لەچکی بەسەرەوە بێت گەورە پاداشان باتەوە دیارە کارێکی زۆر مەزنەکەن کارێکی زۆر گەورەکەن کارێکە خاڵشتان ساغ بێ کۆمەڵ گەلێک خەڵکان گەلێک لەوێ پێی زەرورن و پێویست و حاجاتیان هەیەەوە بۆیان پڕ دەکەنەوە و دەستێکی گەیاندنی خێرخوازی زۆر گرنگ و چارن و سازن انشاءالله خۆی گەورە بەرەکەت بخاتە کارەکانتانەوە. وڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا کەمال شارەزووری بانخواز بۆ بەڕێز حاجی سالار محمود سەرۆکی ڕێکخراوی خێرخوازی سەلام کە لە وڵاتی مالاوی لە ئەفریقا لەگەڵمان بوون کە چوونەتەوێ بۆ ئەنجامدانی کاری خێرخوازی و قوربانی و دابەشکردنی خۆراک و پێویستیەکان خۆی گەورە جزای خێران باتەوە هیواداری موسڵمانان خێرۆمەنان خێرخوازان لە هەر شوێنێک لە هەر شوێنێک دەتوانن بە شێوازێکی دامەزراوەی ڕێک و پێک هاوکاری خەڵکی فەقیر و هەژار و موسڵمانان بکەن.